چڕبوونەوەی دیدار و کۆبوونەوەکانی هاوسەرۆکانی یەکێتی و وەفدی مەکتەبی سیاسی لەگەڵ لایەنە سیاسیەکان سەبارەت بە هەردوو تەوەری چاکسازی و کێشە هەڵپەسێراوەکانی نێوان هەولێر و بەغدا و بارودۆخی ئەمنی سنوورەکان تاکیدکردنەوەی یەکێتیە لەسەر ئەوەی لە خەمی هەموو ئەو کەیسانەدایە و لیان غافڵ نییە، بەڵام ناوێت بڕیاری بە پەلەو نامە دروست بدات. یەکێتی پێی وایە ئەو کەیس و کێشانە هەمویان ڕەهەندی نیشتیمانی و نەتەوەییان هەیە و پەیوەستن بە گیان و ژیان و بژێوی کۆمەڵانی خەڵک، بۆیە دەبێت بە هەمووان پێکەوە تەکبیری لێ بکەن و هەمووانیش پێکەوە شان بدەنە بەرپرسیارەتی، چونکە زیانی هەرێک لەو کەیسانە بۆ هەمووانە و بە پێچەوانەشەوە سوودەکانیشی دەبێت بۆ هەمووان بێت. ئەوەی ئێستا لە هەموو بابەتێک زیاتر مای مشتومڕە بابەتی چاکسازیە و هەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانە پێی وایە چاکسازی بابەتێک نییە تەنها لە کەمکردنەوە و ڕێخستنەوەی مووچە و دەرماڵەکان چڕ بکرێتەوە، بەڵکو چاکسازی پاکێجێک یان گورزەیەک ڕێفۆرمە لە بواری ڕێخستنەوەی باری دارایی و ئابووری ئەم هەرێمە کە گرنگترین خاڵی بە شەفافیت لە داهات و خەرجی دەست پێ دەکات. شەفافیت لە داهاتی نەوت و وزەی هەرێم و چۆنەتی خەرجەکەی، وێڕای دەواازە سنوورەکان و باج و ڕسومات و یەخستنیان و گێڕانەوەیان بۆ خەزێنەی وەزارەتی دارایی بە شێوەیەکی ئاشکرا و شەفاف، بۆیە شەفافکردنی هەموو ئەو بوارانە دەبێتە دەستپێک و سەرەتایەک بۆ چاکسازی. یەکێتی نیشتیمانی کوردستان نایەوێت موماتەڵە و یاری بەکات بکات لە مەسەلەی چاکسازی و دەستپێکردنیدا و ئەو ڕاستیە دەزانێت ئەو کارە ناقانونی و نایاساییانەی لە بواری مووچە و دەرماڵە و خانەنشینکردنی ناقانونی کە لە ڕابردوودا کراون دەوێت ڕاست بکرێنەوە و کۆتایی بەو ڕەوشە بهێنرێت. لە بواری پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ عێراق، یەکێتی وەک هێزێکی سیاسی کە لە هەردوو حکوومەت و پەرلەمانی کوردستان و عێراق پێگەی خۆی هەیە، پێی وایە ناکرێت ئەم ناوکۆکی و ململانیانەی نێوان ئەم دوولایەنە بەردەوام بێت و هاوڵاتیانی هەرێم باجی ئەو ململانیانە بدەن. هاوکات نایەوێت سەربەخۆ بڕیاری یەکلایەنە بدات بەبێ ڕاوێژ بە حیزبە سیاسیە کوردستانەکانی دیکە بە پارتی دیموکراتی کوردستانەوە، تا هەمووان پێکەوە دوور لە ململانێ لاوەکیەکان لەسەر ئەم بوارە چارە نووسازە بەیەک هەڵوێست و یەکگوتاری سیاسیەوە لەگەڵ بەغدا بکەونە گفتوگۆ. کەیسێکی دیکە کە بە گەرمی بەرۆکی هەرێمی گرتووە ئاڵۆزەکانی سنووری هەرێمی کوردستانە. یەکێتی وای دەبینێت هەموو لایەنەکان لە ڕاوێژدا بن بۆ ئەوەی بەیەک گوتاری سیاسی یەکگرت و لە ڕێگەی کەناڵە ڕەسمیەکان لە ناو حکوومەتی فیدراڵ گوشارە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان زیاتر بکەن بۆ کۆتایی هێنان بەو ئاڵۆزیانە و دوورخستنەوەی پێکدادان و لەشکرکێشی و تۆپباران بۆ سەرخاکی هەرێم وەک هەرێمێکی یاسایی و دەستوری لە ناو عێراقدا.